سڵاوتان لێبێ من زریان ڕەحمانم نوێترین هەواڵابووریەکانی ئەمڕۆ گرنگترین هەواڵەکانی هەفتەتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. نرخی ئۆنسەیەک زێر لە ماوەی یەک هەفتەدا بە ڕێژەی لە سەدا 3.2 بەرز بووەتەوە. گۆڵدمان ساکس دەڵێت ئۆنسەیەک تا کۆتایی ئەمساڵ $5,000 بەخۆیەوە بینێت. ئەمڕۆ دووەم ڕۆژی فێستیڤاڵی دەروازە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات نیوز کورسات بەڕێواچێت. زیاتر لە 90 کۆمپانیا و براند بەشدارن و چالاکی جۆرا و جۆر بەڕێوابن. ساڵانە 400,000 منداڵ لە جیهاندا تووشی شێرپەنجە دەبن. پێشبینیە کرێت تێچووەکانی شێرپەنجە لە نێوان ساڵانی 2020 بۆ 2050 بۆ زیاتر لە 25 تریلیۆن و 200 میلیارد دلار بەرز ببێتەوە. ڕۆژنامەی The Economist بەریتانی ئەڵێت بەغداد لە بواری بیناسازیدا پێشکەوتنێکی بەخۆیەوە بینیوە کە لە ماوەی 22 ساڵە هاوشێوەی نەبووە و گۆڕانکاریەکان بە شەقام و باڵەخانەکانەوە دیارن. دووبارە سڵاوتان لێبێ. با بە هەواڵێک دەربارەی داهاتە نانەوتیەکانی پارێزگای سلێمانی دەست پێ بکەم. داهاتی ئەم هەفتەی سلێمانی زیاتر لە 7 ملیارد دینار بووە. بەپێی ماڵپەڕی شەفافیەت لە سەدا 88 بە شێوەی نەختی نەبووە. ماڵپەڕی شەفافیەت بۆ چاودێریکردنی داهاتی نانەوتی داتاکانی ئەم هەفتەی بڵاو کردوێتەوە. بەپێی نوێترین داتاکان داهاتی نانەوتی یەک هەفتەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیداری ڕاپەڕین و گەرمیان لە 30 2025ەوە تا 5 نۆی 2025 بڕی 7 ملیار و 227 میلیۆن و 843,200 دینار بووە. ڕاشی گەیاندووە لە سەدا 88 داهاتەکە بە شێوەی نەختینەیە، لە سەدا 12 بە شێوەی چەکە. باسی زێڕش بکەین کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە خێرایی بەرزبوونەوەکەی زیاتریش بوار چەند دوێنێکە هەندێک دابەزینی تۆمار کرد، بەڵام دیسانەوە ئاراستەکەی ڕوو لە بەرزبوونەوەی باسی دابەزینەکەشتان بۆ کەم و دیسانەوە بەرزبوونەوەکەی باسی هۆکارەکان یەکەم. بەڵام ئەمڕۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان داخراون. ڕۆژی ڕابردوو $100 بە 142,800 دینار داخرا. سەبارەت بە دراوەسەرەکیەکان ئەمڕۆ یۆرۆ و پاون بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە 100 یۆرۆ هەتا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە بۆ $116 و زیاتر لە 90 سنت و هەروەها 100 پاون بۆ $134.80 بەرز بووەوە. ئۆنسەیەک زێڕ لەم ڕۆیان نزیکەی $4 چۆتە سەر و بەرزبوونەوەی بەردەوامە و بە پێچەوانەی زێڕیش 90 دابەزینی تۆمار کردووە. لێرە بەگشتی باسی نرخەکانی ئەمڕۆتان بۆکەم بە هایدراوەکان و هەروەها زێڕ و نەوت. دواتریش بە وردەکاری باسی ئەم هەفتەی زێڕ و بارودۆخی ئەم هەفتەی نەوتەکەم و سەرەتای 2025 هەتا ئێستاش لێکدانەوەیەکی بۆکەم بزین هۆکارەکان چین و ئاراستەکان بەپێی پێشبینیە دامەزراوە گەورەکان بەرەوکوێن. بەڵام سەرەتا بە نرخەکانی ئەمڕۆ و بەهاکانی ئەمڕۆ وەربگرین. وەکوتم بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم نرخانە بەم بەهایانە داخراون. $100 بە 142,800 دینار داخرا. ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ بازاڕەکان داخراون. 100 پاون بە 188,250 دینار، 100 یۆرۆ 164,000 دینار و $100 تمەن بارودۆخی زۆر خراپە بە 10,220,000 تمەن، 1 ملیۆن لیرەی سووری بە 126,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,460 دینار داخراوە. با زانیاری دەربارەی نرخەکانی ئەمڕۆ لە بازاڕە جیهانیەکان وەربگرین، بزانین زێڕ و نەوت چ گۆڕانکاریەکیان بەسەرا هاتووە
و بارودۆخیان بە شێوەیە کاگەر هاوکارانم یارمەتی دەربن نرخەکانی زێڕمان بنە بزانین مسقالە جیاوازەکانیش لە هەرێمی کوردستان لە بازارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکن. یەک ئۆنسە زێر لە بازارەکانی جیهان بێگومان ئۆنسەیەک بە 3577 دلارە، 1 کیلۆگرام زێر بە 11,984 دلارە بەراورد بە دوێنێ لە دوانی وەڕۆ دابەزینی تۆمارکرد دیسانەوە بەرەو بەرزبوونەوەی 1 لیرەی زێر بە 755 دلار، ئایارە 21 لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 770,000 دینار و یەک ئۆنسە زیویش لە بازارەکانی جیهان بێگومان ئەویش هەروەکو زێر بەرزبوونەوە تۆمارەکە بە 41 دلار و 15 سنتە. با باسێکی نەوت بکەین بزانێکی نەوت بارودۆخەکەی بە شێوەیەکە. یەک بەرمیل نەوتی خاوی برنت لە بازارەکانی جیهان بە 65 دلار و 65 سنتە، نەوتی تەکساس بە 62 دلار و 14 سنتە، غازی سروشتیش وەکو نەوت نییە جۆرەکە جیاوازەکانی نەوت بڵین گۆڕانکاریکی ئەوتۆی بەسەرانە هاتووە بەراورد بە دوێنێ تەنها 1 سنت گۆڕاوە بە 3 دلار و 9 سنت بوو ئەمڕۆ لە بازارەکان. ئەمە بەهای دراوەکان هەروەها نرخەکانی ئەمڕۆی کانزاگران بەهاکان بوون لەوانە زێڕ و نەوت، بەڵام ئەمێ بە جیاوازی باسی زێڕ و نەوت زیاتر بکەم. لە سەرەتای ئەم ساڵەوە بازاری جیهانی نەوت و زێڕ هەوراز و نشێوی زۆریان بەخۆ بینیوە. نرخی نەوت لە مانگی یەکی ئەم ساڵە 80 دلاری تێپەڕان، بەڵام لە بەهارە بۆ خانەی 60 دلار و 63 دلار دابەزی. هۆکارەکانی و دابەزینە بریتی بوون لە کەمبوونەوەی خواست و گۆڕانکاریەکان لە بەرهەمهێنان لەلایەن وڵاتانەوە. لە بەرامبەرە زێڕ بەهۆی گۆڕانکاریە ژیۆپۆلیتیکیەکان و گۆڕانکاری لە سیاسەتەکانی دراوی بانکە ناوەندیەکان لەسەر ڕێڕەوی بەرزبوونەوە بوو. هەتا ئێستاش هەر زێڕ لەسەر ڕێڕەوی بەرزبوونەوەی توانوێتی هەتا ئێستا پێگەکەی وەک وەبەرهێنانێکی دڵنیا و جێگیر بهێڵێتەوە. بازاری نەوت و زێڕ کاردانەوەی جیاوازیان هەیە بۆ ڕووداوە گرنگەکان، جا چ ڕووداوی سیاسی بوونیان ڕووداوی ئابووری. بەو شێوەیەش ینی دیمەنێکی ڕوون ئێن بەدەستەوە لەبارەی هەستیاری ئابووری جیهان بەرامبەر بە مەترسیارەکان و بەرامبەر بە بڕیارە گرنگەکان. ئێستا ئەمەوێت لێرە لە ئینفۆگرافیکێکە زیاتر باوردەکاری باسی زێڕ و نەوت بکەم. سەرەتاش بە زێڕ دەست پێکەین لەبەرەوەی کە زێڕ بەڕاستی هەرچەند نرخەکەی لە بازاڕە جیهانیەکان بەرزەبێتەوە لە هەرێمی کوردستانی شەر بۆ شێوەیە و پەیوەندی ڕاستەوخۆشی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. ئەم هەفتەیە بۆ زێڕ کە بڵین لە بازاڕە جیهانیەکان سبەی کۆتاڕۆژیەتی بەرزترین هەفتەیە لە ماوەی 3 مانگا، واتە ئەو بەرزبوونەوەی هەفتانە کە تۆماری ئەکات زیاترین بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. لە ماوەی هەفتەکەیە زێڕ هەندێک بەرزبوونەوە و دابەزینی بۆ دواتر کە بڵین 4 تا 1 ساڵە یەکەمان وەرگر بۆمان دەرەکەوێت کە بەگشتی ئاراستەکەی بەرەو بەرزبوونەوە هەرچەندە لە کورتمەودا هەندێک بەرزی و نزمێکە، بەڵام بەگشتی ئاراستەکەی بەرەو بەرزبوونەوەی پێشبینیەکانیش بۆ ئەوەیە کە هێشتا هەر ئاراستەکەی بۆ بەرزبوونەوە بێ و بەرزبوونەوەی زیاتر تۆمار بکە. ئەم هەفتەیە لە سەدا 3.2 نزیکەی سەدا 3.2 بەرزبوونەوەی تۆمارکرۆ. دیارە بێگومان بۆ زێڕ بە تایبەتی بۆ زێڕ ئەبێ بڵێ هەتا کاتی ئامادەکردنی ئەم داتانە لەبەروی کە بە سات بە ئان و سات داتاکانە گۆڕێ و هەتا و کاتێک کە ئەم داتانە ئەم ئامارانە ئامادە کراون لە سەدا 3.2 بۆ هەفتەیەک بەرزبوونەوەی تۆمارکرۆکوتم لە 3 مانگە ئەمە زیاترین بەرزبوونەوەی کە زێڕ بەخۆیەوە بینی بێت. گرێبەستی مانگانەی بۆ مانگی کانونی یەکەم واتا بۆ کۆتایی ئەم ساڵی زێڕ بۆ هەر ئۆنسەیەک 3616 دلارە. ئەم گرێبەستی مانگانەیە تعبیر ئەکات لە پێشبینیەکان بۆ بەرزبوونەوەی زێڕ و بە جۆرێک سنووردارکردنی نرخەکەشێتی، بەڵام ئەمە جۆرێکە لەوەی کە ئاراستەکەی بۆ ئەوەیەک تا کۆتایی ئەم ساڵ زێڕ بەرەو بەرزبوونەوە ڕوات هەر چەندە دامەزراوە گەورەکان زۆر پێشبینی لەوە زیاتریش ئەکەن. لە 30 ڕۆژە زێڕ سەدا 4.7 نزیکەی سەدا 5 بەرز بۆتەوە لە ماوەی مانگێکە ئۆنسەیەک 162 دلاری چۆتە سەر و لە 6 مانگە 21 سەدا 21.5 یەک ئۆنسە زێڕ بەرز بۆتەوە و ئۆنسەیەک 629 دلار بەهاکەی و نرخەکەی زیادی کردووە کە گەر کەسێک گۆبەرهێنانی تیا کردبێ بە قەبارەیەکی گەورە بێگومان سوودێکی زۆری دەستکەوتووە. هۆکارەکانی بەرزبوونەوەی زێڕ بریتین لەمانە. سەرەتا پێشبینی ئەکرێت کە ڕێژەی سوودی یەدەگی فیدراڵی دابەزین تۆمار بکات. ئەگەر بێت و ڕێژەی سوود داببەزێت هەر پێشبینیەکەشی نرخی زێڕی بەرز کردووەتەوە، بەڵام ئەگەر بێت و داببەزێت دیسانەوە زێڕ لە جێی خۆی بەجێگیری ئەمێنێتەوە وەکو وەبەرهێنانێکی دڵنیا و بەرهێنەرێکی زیاتر ڕووی تێکەن و ئەمە دیسانەوە ئاراستەی زێڕ بەرەو بەرزبوونەوە ئەبات
و نرخەکەی لەوەی کە هەیە لە بازاڕە جیهانیەکان بەرزتریژە بێتەوە. داتای لاوازی بازاڕی کاری ئەمریکاش یەکێکی ترە لەو هۆکارانە. داتاکانی ئەمریکا باس لەوە کات کە هەلێکی کاری کەمتر لە وڵاتە ڕەخساوە، باس لەوە کات کە خەڵکێکی زیاتر لە کارەکانیان لابراون، خواست زیاتر بوو بۆ بیمەی بێکاری. ئەمانە هەمووی داتای لاوازی ئابوورین بوونە هۆی ئەوەی کە خواست بۆ زێڕ زیاتر ببێت کە دیسان وەکوتم لە ئێستایا توانین بڵین دڵنیاترین و بەرهێنانە بۆ بەرهێنەرانی جیهان. دابەزینی بەهای دۆلار یەکێکی ترە لە هۆکارەکان، هەرچی بەهای دۆلار دابەزێت لە بەرەوەی کە پێوانەی کڕین و فرۆشتنی زێڕ دۆلارە، کە دۆلار دائەبەزێت زێڕ هەرزانتر ئەکەوێت بۆ بەرهێنەران، زیاتر تاوێنە کڕینی زێڕ، وە کە زێڕی زیاتریش کردرا خواست لەسەری زیاب و دیسانەوە نرخەکەی بەرزبوونەوە تۆمارەکات. و جگە لەوەش کە بەهای دۆلار دائەبەزێت ئەمە لە پێگەی دۆلار کەمەکاتەوە. هەندێک خەڵک ئەوەی کە هەیەە پاشەکەوتیان کردو بە شێوەی دۆلار ڕای ئەگرن، بەڵام بێت و بەهای دۆلار دابەزێ و بەهای زێڕ کە خواست بەرز بۆ بەرز ببێتەوە دیسانەوە زێڕ پێش دۆلارەکەوێتەوە، هەرچەندە هەتا ئێستا شەر دڵنیاترینەوە بەرهێنانە و بەرهێنەرێکی زیاتر ڕووی تێکا. ناسە قامگیری جیۆپۆلیتیکیش یەکێکی ترە لە هۆکارانە کە لە ماوەی ئەم ساڵانەی دوای یا و بە تایبەتی ئەم ساڵیش بۆتە هۆیەوەی کە لە وڵاتان ناسەقامگیری ئابووری دروست بێت، لە بارودۆخی ناسەقامگیری ئابووریە زیاتر پەنابرێتە بەر زێڕ. وەکوتم ئەمە دیمەنە گەورەکەیە سەرەتای ئەم ساڵ ئەگەر باسی بکەین، ئەمە سەرەتای ساڵی 2025 لێرەوە ئەتوانین گۆڕانکاریەکان ببینین کە بەردەوام بەرزبوونەوەی تۆمار کردووە زێڕ، واتاگەر یەک ڕۆژ بەراورد بکەینە بینین بەرزی و نزمی تۆمارەکە، بەڵام لە ماوەی ئەم نۆمانگەیە بەردەوام زێڕ بەرز بووەتەوە. بەرزترین ئاستێک کە بخۆی و بینی بێت ڕۆژی سێی ئەم مانگە دوو ڕۆژی ڕابردوو کە 3578 دۆلار بۆ ئۆنسەیەک بەرز بووەتەوە. نزمترین ئاستیش کە بخۆی بینی بە سەرەتای ئەم ساڵ بووە یەکی 2025 کە 2623 دۆلار بووە ئۆنسەیەک زەریتر. لەگەڵ هاتنەوەی ترامپیش بازاڕی زێڕ بە یەکجاری لە دوای سیاسەتە بازرگانیەکانیەوە کە مەترسی دروست کرد لە ناسەقامگیری بازرگانی لە جیهانە زێڕ بەردەوام بەرز بووە، یەکێک لە هۆکارە گرنگەکان بوون. پێشبینیەکرێت گۆڵدمان ساکس ئەم دوو دامەزراوە دوو گرنگترین دامەزراوەکانن بۆ پێشبینی زێڕ و زۆر پشتیان پێ بەسترێت کە کۆتایی ساڵی تا کۆتایی ساڵی 2025 یەک ئۆنسە زێڕ گۆڵدمان ساکس ئەڵێگاتە 3700 دۆلار و لە درێژمەودای ئاڵێ 5000 دۆلاریش بخۆیەوە بینێت ئۆنسەیەک زێڕ. JP مۆرگان بەڵام ئەوەندە وەکو گۆڵدمان ساکس نرخەکانی یەکجار بەرز نەکردەوە تا کۆتایی 2025 3675 بخۆیەوە بینە، جیاوازێکی وای نییە لەگەڵ ئەو پێشبینیەکە گۆڵدمان ساکس کردوەتی، بەڵام بۆ درێژمەوداکەی جیاوازە ئەڵێ 4000 دۆلار بخۆیەوە بینە ئۆنسەیەک. جا با بچینە لای داتاکانی ئەم هەفتەیە و ماوەی ئەم ساڵی نەوت بزین نەوت چ گۆڕانکارێکی بەسەرهاتەوە. بێگومان گۆڕانکاری نەوت و زێڕ لەم ماوەیە بەردەوام بە پێچەوانەی یەکەوە بوون کە زێڕ بەرز بۆتەوە نەوت دابەزینی تۆمار کردووە، هەرچەند بەرزبوونەوەکانی زێڕ زۆر خێرا و زیاتر بوون، بەڵام نەوت بەو شێوەیە نەرمتر گۆڕانکاری بەسەرهاتووە. ئەگەر بمانوێ باسی 6 ڕۆژی ڕابردوو بکەین ئاراستەی نەوت دابەزینە باسی هۆکارەکان یەکەین ئەم هەفتەیە بەگشتی لە کۆی هەفتەکە 3.6 نرخی نەوت دابەزینی تۆمار کردووە، لە یەک مانگا نەوت نزیکەی 1.69 دابەزیوە لە ساڵێکیشە، واتە لە ماوەی سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 106 دابەزینی تۆمار کردو، بەردەوام ئاراستەکەی لە دابەزین بووە. با زانیاری زیاتر هەر دەربارەی نەوت وەربگرین. ئەمەش دیمەنی یەک ساڵەکەیەتی کە بە یەک ساڵی سەیری ئەەکەین، بەردەوامیش دابەزین نییە وەکو زێڕ نییە کە ئاراستەکەی دیار بێ. نەوت بە پێچەوانەوە ئەگەر دابەزینی تۆمار کردو بەرزبوونەوەشی بخۆیەوە بینیەوە و بەردەوام ئەو ناسەقامگیریەی هەیە کە بەرزترین ئاستی مانگی یەکی ئەم ساڵ بووە هەتا 80 دلار 81 دلار و 82 دلاریشی بخۆیەوە بینی. نزمترین ئاستیشی مانگی چواری ئەم ساڵ 63 دلار بووە بۆ هەر بەرمیلێک نەوتی خاوی برنت. با زانیاری زیاتر وەربگرین دەربارەی هۆکارەکان. یەکێک لە هۆکارەکان بڕیارەکانی ئۆپێک پلاسە. دیارە ئۆپێک پلاس خۆی هەر دامەزراوەیەکە بۆ ئەو مەبەستە دانراوە بۆ ئەوەی کە بتوانن کۆنتترۆلی بکەن نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان لەکوێ پێویست بێ نرخی نەوت بەرز بکەنەوە ئەوان بەرهەمهێنان دابەزێنن و لەکوێیە پێویست بێ نرخی نەوت دابەزێ بەرهەمهێنان بەرز ئەکەنەوە. لە ئێستاە ئاراستەی بڕیارەکانی ئۆپێک پلاس بۆ ئەوەیە کە بەرزی بکەنەوە بەرهەمهێنان. هەر سعودیەش داوای کردووە با خێراتر بەرهەمهێنان بەرز بکەنەوە. دیارە سعودیا بە پەلەیە کە پشکەکەی خۆی لە بازاڕە جیهانیەکە بستێنێتەوە. پێنوێنیەکانی ئابووری جیهانیش یەکێک لە هۆکارەکانن هەر کاتێک ئابووریە گەورەکان کە گەورەترین بەکاربەر و کڕیاری نەوتیشن لەوانە ئەمریکا لەوانە چین
پێنوێنی ئابوووریەکانیان دابەزین و پاشەکشەی ئابوووریە ئاماژە بن بۆ پاشەکشەی ئابووری ئەوە ئەبێتە هۆی دابەزینی نرخی نەوت لە بەرەوەی کە پاشەکشەی ئابووری ڕوویدا خواست بۆ نەوتیش کەم ئەبێتەوە. ناسەخامگیریە جیۆپۆلیتیکیەکان زۆر جار لە ماوەی ئەم یەک ساڵەیە بەتایبەت ئەم نۆمانگەیە هۆکار بوون بۆ ناسەخامگیری نرخی نەوت و بەتایبەت دابەزینەکەی و بەهای دۆلاریش دیسانەوە یەکێک لەو بابەتانەیە کە هاوشێوەی زێر کاریگەری لەسەر نەوتیش دروست ئەکات. JP Morgan بۆ نەوت پێشبینیەکە دەڵێت تا کۆتایی ئەم ساڵ 66 دلار ینی ئەو ئاستە بەخۆیەوە بینێت واڵە تا کۆتایی ساڵی 2026 ساڵی داهاتوو بۆ 58 دلار دا ئەبەزێت. هەرچەند ئاراستەکان دابەزینە بەڵام دیسان وتم زۆر نەرمترە گۆڕانکاری لە نرخی نەوتە. ئاژانسی نەودەوڵەتی زانیاری وزەی ئەمریکا ژەڵێ 2025 69 دلار بەخۆ بینێت و 2026 بۆ 58 دلار دا ئەبەزێت. پێشبینیەکان نزیکن لە یەک بۆیە ئەتوانین بگەینەوە ئەنجامەکە ڕەنگە لەمە تێنەپەڕێت ڕەنگە 1-2 دۆلارێک بە جیاوازیەوە بەڵام نرخەکان هەر لەم ئاستەیەکە باسی لێواکرێت بمێنێتەوە. مەکۆتا زانیاری مابوو دەربارەی نرخی نەوت و زێر گۆڕانکاریەکانیان لە ماوەی هەفتەی ڕابردوو و هەروەها ئەو گۆڕانکاریەکە لە ماوەی یەک ساڵە بەسەر ئەم دوو کانزا گرانبەهایە هاتووە. هەرچی گۆڕانکاری لەم کانزانەیە ڕووبا بێگومان کاریگەری لەسەر ئابووری جیهانیش دروست دەکات و بە پێچەوانەوە هەرچی ئابووری جیهان ئاراستەکەی بگۆڕێت گۆڕانکاری لە نرخی نەوت و زێڕشە دروست ئەبێت. با بچمە لای ڕووداوێک لە سلەیمانی کە باوەشی بۆ گەشتیارێکی زۆر کردوێتەوە پارکی هەواری شار. لە پارکی هەواری شار دووەمین فستیواڵی دەروازە بۆ دووەم ڕۆژ بەردەوامە زیاتر لە 90 کۆمپانیا و براند و شوێنی کارکردن تێیا بەشدارن. دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای فستیواڵەکەیە. 20 چێشتخانەی کوردەواری خۆماڵی دا خواردنگەی بیانی 20 شوێنی خواردنی خێرا 10 براندی شیرینی و شەربەت و ساردەمەنی 10 براند و کۆمپانیای پێویستی ناوماڵ 5 کلینیکی دامەزراوی پزیشکی و چەندین کۆمپانیای خانوبەرە و ئیشی دەستی بەشدارن لە فستیواڵەکە. فستیواڵەکە ماوەی 8 ڕۆژ بەردەوامە بێت لە ئێوارەوە تا درەنگانی شەو بەردەوامە بێت و پێشوازی لە سەردانکەرانەکە لە ڕۆژی یەکەمە هاوڵاتیەکی زۆر لە سلەیمانی و لە دەرەوەی سلەیمانی بە جۆش و خڕۆشەوە بەشداریان لە فستیواڵەکە کرد و پێشبینیە کرێت بە دەیان هەزار کەس لە ماوەی ئەم 8 ڕۆژەیە سەردانی فستیواڵەکە بکەن کە چەندین چالاکی جۆرا و جۆر تایە ئەنجامەدرێت. ئەم فستیواڵە وەکوتم کورسات سپۆنسەری ئەکات و هاوڵاتیەکی زۆر توانیویانە بەرهەمەکانیان ببن لەوێ بەرهەمەکانیان بە هاوڵاتیان بناسێنن و بەرهەمەکانیان بفرۆشن و ساغی بکەنەوە. بۆ مەبەستا ئەمەوێ بچمە لای پەیامنێرمان کە لە شوێنی فستیواڵەکە ئامادەیە بڕوا بەهادین بڕوا سڵاوت لێبێ. حەزەکەم باسێکی فستیواڵەکەمان بۆ بکەی ئەمڕۆ چۆن بەڕێواچێ بڕوا. یەک پرسیارژی لای من زۆر گرنگە. پێم بڵێ ئاخۆ ئەوانە کە لەوێ بەرهەمەکانیان و کارە دەستیەکانیان ئەفرۆشن ئەم فستیواڵە زۆرتر بۆ ناساندنی بەرهەمەکانیان بەکارهێنن یاخود نا ئامانجیان فرۆشی زیاتریش و ئەسڵەن گۆڕانکاری دروست بۆ لە فرۆشتنیانە؟ زریان سڵاو لێبێت هیوادارم زۆر باش بیت. وەڵای ئێستا جوابی هەردوو پرسیارەکە تێمەوە خۆمەن دێشت پێڵێم وچمە لای خۆشیان بۆی ئەوانیش وەڵامی پرسیارەکە بنەوە. هەڵبەت ینی زریان دووەم فستیڤاڵی دەروازەی سلێمانی ئەوە ماوەی ئەمڕۆ دووەم ڕۆژێتی کە دەستی پێکردووە لە پارکی هەواری شارە لە سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بڕێوە دەچێت کە یەکێکە لە هەرە فستیڤاڵە گەورەکان. جا ئەو پرسیاری تۆکە کردێ زریان ینی لێرە ئەو براندانی کە لێرەن هەم براندە بەناوبانگەکانی لێیە هەم ئەوانشی لێیە کە تازە دروست بوون. جا براندە بەناوبانگەکان ئامانجیان توانێت بڵێن فرۆشە و ئەو براندانی کە تازەش بۆ نمونە دروست بوون ئامانجیان هەم فرۆشتنەوە هەم ناساندنی براندەکانیشیانە. من کەمێک دیمەنەکانتان بۆ بگوازمەوە زریان. ئێشتا با بڵێن فستیڤاڵەکە بە دیاریکراوی دەستی پێ نەکردووە لە بەرەوەی کە هەموو ڕۆژە سعات 6 فستیڤاڵەکە بە دیاریکراوی دەست پێەکە. بەڵام ینی پەیتا خەڵکە بینین کە یەنە ناو فستیڤاڵەکەەوە و دایانەوێ هەر لە سەرەتای کردنەوەی فستیڤاڵەکە لێرە ئامادە بن و ئەم شەو کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لێرە بەڕێوە دەچێت وکو میوزیک و ئاهەنگ و گۆرانی و نمایشکردنی فیلم و بۆ نمونە یاری کڵاوێن و تەردەستی و کۆمەڵێک چالاکی دیکەی جۆرا و جۆر لێرە بەڕێوە دەچێت وکو
خۆشت باسی دەوەکرانی خۆت بە وردی باسی ئەو براند و خواردنگانت کرد کە لێرن بەڵام من دەمەوێت شتێکی ترت پێ بڵێم یعنی ڕۆژی ڕابردوو زریان 15,000 کەس بە پێی و ئامارانی کە من لێرە لە ئیدارەی پارکی هەوارشا وەرمگرتووە سەردانی ئەم فێستیڤاڵیان کردووە کە دەتوانین بڵین ژمارەیەکی زۆرە هەر لە یەکەم ڕۆژی فستیڤالەکەدا ینی بۆ زیاتر لە 15,000 کەس بێنە نێو فستیڤالەکە ئێستا لە سەرجەم دەواازەکانی نێو ئەم فستیڤالە خەڵک لی دێتە ژوورە و پێشببینی دەکرێت ئەم شەو بە ڕێژەیەکی زۆر خەرباڵخی بەخۆیەوە ببینێتەوە خەڵکێکی زۆر تایدا بەشداری بکەن جا لێرە هەم خواردنی کوردەواری هەم شیرینی هەم قاوە یعنی هەم دەتوانم بڵم لە نوکە دەرزیەکەەوە تا گەورەترین شتت لێرە دەسەکەوێت بزانم بچمە لای بەشێک لەو کەسانی کە لێرن خۆیان بۆ نمونە هاتوونە تێرە سڵاوتان لێ بێم کاتتان باش پێم بڵێ چی ئامادە کردووە ئەم شەو دەتەوێت چی پێشکەش بە ئەو کەسانە بکەی کە دێنە ئێرە بەخێر بەن سەرچاو خۆشحاڵ بۆم وڵی ڕاستەکەی ئەو شەفەکەمانە ئەو ئامادەی کردووە بڵێکیان پرسیارەکەمە ینی بۆ نمونە ئەم فستیڤاڵانە تا چەنەتوانم بۆ ببنە هۆکارێکی باش بۆ کارکردنی ئێوە هەم بۆ ناساندنی بڕاندەکان بۆ ناساندنی یا بۆنە چێشخانەیەک یاخۆ شوێنێک ئەکیت هۆکارێکی باشە چکە یعنی ڕاستەکە لە ماوەی زۆرفێکی زۆر ناخۆش بوو بەڵام ئەم فستیڤالە ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە تۆزە ینی خەڵکی مشکی ڕیلاکس بێتەوانێ و هەروەها جەوێکی خۆش وەرگێ لەم فستیڤالانەوە ئەمە هۆکارێکی باشیشە بۆ بڕاندەکانی ناساندنی براندی ئێمە و هەموو ئەو بڕاندانەی کە لێرە ئیشەکەن و کە هەلی کاریان ناوە بە گەنجەکان شتێکی باشە زۆر زۆر سپاس دەکەم جازریان بەشێکی دیکەی نێو فستیڤالەکەتان بۆ بگوازمەوە ئەمانە خواردن و هەموو جۆرە خواردنێکی لێ ئەمە جگە لە خواردنە بیانەکان هەتا خواردنی چینیشم بینی لێرە بەڕاستی کۆمەڵێک خواردنی زۆر زۆری لێ و جگە لەوەش بێگومان ئەو چالاکیانی کە لە شەودا لێرە بڕێوە دەچن هەمیان ناوازن تاوکو ئێستا لە هیچ فستیڤالێکی دیکەدا دەتوانین بڵین نەکراوە و ئەم فستیڤالێک خۆدا ماژت پێکرد لە سەرەتای پێشەکیەکەیە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوامە بێت ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤالەکەی کە بە دیاریکراوی سەعات 6 دەستپێکە کاڵم سەعات 6 دەستپێکە واتە لە سەعات 6ەوەی تر چالاکیەکان دەستپێکە ژینە تقریبان لە سەعات 5ەوە 4:30ەوە سەرجەم ئەم کۆشکانی کە لێرەن ئامادەن بۆەوەی کە خەڵک بێنە ئێرە و سەردانی بکەن و تایدا کاتەکانی خۆیانیانی تیادا بەسەربارن بەڵام عنی بەهۆی گەرما و تۆزێک لەم بابەتانەوە بە فستیڤالەکەیان کات دەستپێکردنی فستیڤالەکەیان خستۆتە سەعات 6 ئێوارە بزانم کەسی تر هەیە قسەمان بۆ بکە ناتوانن زۆر باشە دەستان خۆش بێت بزانم بەشێکی دیکە لە هاوڵاتیان وەربگرم بە تایبەتەوانی کە سەردانی ئێرەیان کردووە قوربان گیان سڵاوتان لێبێت خێر بێ سەرچاو جەنابەت هاتووی بینەری ئەم فستیڤالە بووی بەلاتەوە چۆنە فستیڤاڵێک وەڵای فستیڤالێک بێدەنگە یعنی شارستانێکی جوان دەرەخا بۆ کۆمەڵگا فێری واکە کە فێری شارستانێکی جوان بێت ینی دەرویە بێ بۆ دەواازەکانی تر دەمێنیتەوە تاوەکو شەو لێرە بووی بینەری چالاکیەکانی دیکە وڵی هەوڵین لەگەڵ مناڵەکانمان جەولەیەکەین و دوایەوەی تر نازام شەوانی دیکەیتەوە باڕ نازام بەخوا نازام خۆشکەشە ینی زریان بە گشتی لێرە دەتوانم بڵم چالاکیەکان باش بەڕەو دەچنەوە کەسانی کە دێن ئێرە بەدڵیانەوە ستەیجێکی ژدانراوە لە سەر ستەیجەکە گۆرانی و میوزیک و چەندەها چالاکی دیکە بەڕێوە دەچێت وە گروپی 11 پرۆجێکت لێرە ئەم شەو چالاکێکی تایبەت بە خۆیان دەبێت کە گروپێکی میوزیک و هەڵپەڕکێن دەیانەوێت کە بۆ ئەم شەوی فستیڤالەکە جیاواز بکەن و دەتوانە بڵم زریان ینی فستیڤالەکە هەموو شەوێک سوپرایزی خۆی هەیە بۆ نمونە داشکاندنیان لە بڕاندەکانی دیکەیە یاخود چەند بۆ نمونە ڕۆژی یەکەم بوو شەوانی
دەبێت و هەموو ڕۆژێکیش خۆیان سوپرایزیشیان دەبێت و بۆ نمونە بە خەڵکی دەڵێن و بەم جۆرە فستیڤالەکە بەردەوام دەبێت هەموو شەوێک چالاکی جۆرا و جۆ قشنگ و ناوازە لێرە دەبێت. سپاس پەیام نێرمان بڕوا بەهادین لە شوێنی فستیڤاڵی دەروازە لەگەڵمان بوو ماندوو نەبی هیوادارم کە تۆش کات و ساتێکی خۆشت هەبێ لەوێ. ڕۆژانە لە هەولێر جۆرەها بنزینی کواڵەتی نەزم مامەڵی پێواکرێت بە گوێرەی راپۆرتێکی بە دوواداچوونی کورسات نیوز دەرەکەوێت کە ڕۆژانە جۆرەها بنزینی کواڵەتی خراپ ئەفرۆشرێت بە شۆفێران کە لە ژێر ناوی بنزینی ئۆکتان بەرزەوەیە. بەشێک لە کاسبکارانی بۆرسەی سوتەمەنی هەولێر ئەڵێن بازرگانان خۆیان دەستکاری ئۆکتانی بنزینەکەن و ئەوەش مەترسی بۆ سەر ئۆتۆمبیلەکان دروست دەکات و مەترسیش بۆ سەر ژیانی هاوڵاتیان و شۆفێران دروست دەکات. خەلیل ماوەی 10 ساڵە لە پیشەسازی باشووری شاری هەولێر کار دەکات. ئەو دەڵێت کوالێتی بنزین لە ئێستادا زۆر خراپە و دەکوڵێت. ئەماش مەترسیەکانی زیاتر کردووە. دەبی بەخۆی ساربی بنزینمان گەرمە بڕق دەکورێت. ڕێنجی بنزین تەمەشا بنزین دەبی بەخۆی سپی بتن کوالێتی باخەکە شتێک دەدات نەمووی دەستێنیتن جارێ 20 فیتوەمە 30 فیتوەمە کوالێتی ئەمانە لە ئافتانە دەگۆڕێ. بۆ بەدواداچوونی زیاتر سەردانی تاقیگەی کیمیای زانکۆی سەلاحەدین دەکەین. دکتۆر سەنگار سەرۆکی بەشی کیمیای زانکۆی سەلاحەدین دەڵێت لەگەڵ بەرزکردنەوەی ئۆکتانی بنزین بە مادەی کیمیایی مەترسیەکانی ئاگرکەوتنەوە لە ئۆتۆمبیلەکان زیاتر دەبێت. ئەمە دەتوانین بە ئاسانی بنزینێکی ئۆکتان 9 بیکەین 98 هەموو جۆرێک بنزین دەتوانانی ئۆکتانی بەرزکەوە بۆ بەکارهێنانی مادەی کیمیایی بەڵام ئەم مادانە زەرەری زۆرە ئەم لە بۆ ئۆتۆمبیلەکە و ژینگە و تەندروستی کەسەکە لە کاتی بەرزکردنەوەی ئۆکتانەکە ئەمەوا تێ دەکەین کوالیتی بنزینەکە زۆر باش بووە بەڵام ئەمە مەرز نییە هەر بنزینێک ئۆکتانەکەی زۆر بەرز بێ کوالیتیەکەی زۆر باش بوو. بە گوێرەی ئامارەکانی قایمقامیەتی هەولێر لە هەولێر زیاتر لە 168 بنزینخانە هەیە هەروەها ڕۆژانە پێویستی بە زیاتر لە 3 ملیۆن لتر بنزین هەیە بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ڕۆژانە. بەڵام بنزینی بەشێک لە بنزینخانەکان لە ڕوو نزمی کوالێتی و دەستکاریکردنی پێکاتەکەی کێشەی بۆ شۆفێران و ئۆتۆمبیلەکانیان دروست کردووە. بۆرسەی سوتەمەنی شاری هەولێرە لێرە ڕۆژانە جۆرەها بنزین بۆ ئۆکتانی جیاواز دەخرێتە ڕوو. شارەزایان لەگەڵ بەشێکەوانی لێرە کار دەکەن دەڵێن هەر بنزینێک ئۆکتانی بەرز بێت مانای ئەوە نییە کوالیتی بنزینەکە باش بێت لەبەر ئەوەی بازرگانان زۆر بە ئاسانی دەتوان دەستکاری ئۆکتانی بنزینەکە بکەن. تەمەن عەبدوڵڵا کورسات نیوز هەولێر. باش ئەمەوێ هەندێک داتای دڵتەزێن بخەمەڕۆ باسی هەواڵێکی تاڵتان بۆ ئەەکەم بێگومان هەندێک لە هەواڵەکان هەندێک لە زانیاریەکان پێویستە وەکو زلەیەک کە لە دەموچاومان بدرێت هەستی پێ بکەین بۆ ئەوەی کە ڕابچڵەکەین بۆ ئەوەی کە هۆشیارتر و بە ئاگاتر بین. ساڵانە لە جیهانە 400,000 منداڵ تووشی شێرپەنجە بن واتە لە هەر 4 خولەکێکە 3 منداڵ تووشی شێرپەنجە ئەبێت. ئەو ژمارەیە 90% لە وڵاتانی کەمداهات و هەژار و تازە پێگەیشتووە. 1 لە سەر 5 منداڵانی توشبووی شێرپەنجە لە وڵاتانە چانسی چاکبوونەوەیان هەیە و چانسی ئەویان هەیە کە لە نەخۆشیەکە دەرباز ببن بەڵام لە وڵاتانی پێشکەوتو زیاتر لە 80% منداڵانی توشبوو چانسی ئەویان هەیە کە چاک ببنەوە بگەڕێنەوە بۆ ژیان. مانگی نۆی هەموو ساڵێک وەک مانگی هۆشیارکردنەوە بۆ شێرپەنجەی منداڵان دەستنیشان کراوە. ئامانج لە دیاریکردنی ئەم مانگە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و زانیاری گشتیە دەربارەی شێرپەنجەی منداڵان بۆ ئەوەی جەخت لەوە بکەنەوە کە هەرچی زووتر شێرپەنجە پێی بزانرێت دەرمانەکەی کاریگەرتر ئەبێت. نەخۆشی تەنیا یەک ڕەهەندی نییە جگە لە لایەنی تەندروستی لایەنی ئابووریشی هەیە کە لایەنە ئابوووریەکەی هەم کاریگەری لەسەر ئەو تاک و خێزانانە دروست دەکات کە بە نەخۆشیەکەەوە هەڵۆگیرن هەمیش کاریگەری بەرفراوان لەسەر ئابووری وڵات و جیهانیش دروست دەکات. باسی ئەم لۆگۆ گۆڵدەتان بۆ کەم کە ئێمە چەند ڕۆژە وەکو پێشکەشکارانی و پەیامنێرانی کورسات بەکاری ئەهێنین. ئەمە وەکو وتم هێمایەکە بۆ ئاگادارکردنەوە هۆشیاری دەربارەی شێرپەنجەی منداڵان. بێگومان منداڵان بە بەهاترین سەرمایەی
هەموو کۆمەڵگەیەکن کە مناڵی تەندروستت پەروەردەکرد کۆمەڵگەیەکی تەندروست و بێگومان ئابوووریەکی پێشکەوتوشت ئەبێت منداڵان وەکوتم بە بەهاترین سەرمایان بۆ ئێمەی مرۆڤ بەهاکەیان بەقەدەر گەورەی ژیان و هیوا و داهاتوشە لێرە هەندێک داتای وەکوتم دڵتەزێن ئەخەمەڕوو بەڵام گرنگ ئەوەیە کە ئەم کەمپینە لە هەرێمی کوردستان مناڵپارێزی کوردستان بەڕێوێ بە ئەمێ منیش لێرە پشکی خۆمم هەبێ لەو هۆشیارکردنەوەیە هەرچەند داتاکانم ڕەنگە ڕاچڵەکێنەر بن و ڕەنگە هەندێک کەس خەمبار بکات بەڵام باشە کە ئەم داتانە بزانین بۆی زیاتر ئاگاداری منداڵەکانمان بین بۆەوەی پێش ئەوەی کە نەخۆشیەکە بەرۆکمان پێ بگرێت بزانین چی بکەین یان لانی کەم بە زووترین کات هەستی پێ بکەین بۆی کە پرۆسەی دەرمانەکە بە باشترین شێوە بەڕێوە بچێت لەسەر ئاستی جیهان ساڵانە 20 میلیۆن کەس بە گەورە و بە مناڵەوە تووشی شێرپەنجە ئەبن کە پێشبینی ئەکرێت ئەگەر بەم ڕەوتە بڕوە هەتا ساڵی 2050 ساڵانە بۆ 35 میلیۆن کەس بەرز ببێتەوە کە لەم ژمارەی ئێستا واتە ئەم 20 میلیۆن کەسە 400,000 ساڵانە یعنی 400,000 توشبووی ساڵانە بەس منداڵن لە سەدا دوی ئەو کەسانە کە تووشی شێرپەنجە بن بێگومان منداڵانن لەسەر ئاستی جیهان با زانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین بزانین ئەگەر بێت و زووتر پێی بزانین یا ئەگەر بێت و وڵاتان تێکوێک بکەن بۆ چارەسەری پێشوەختە بۆ بەرگریکردن یان بۆی کە زووتر نەخۆشیەکە دەستنیشان بکرێت ئەمە چ کاریگەریەکی ئابووری لە جیهانە دروست ئەکات تێچوەکانی شێرپەنجە لە ئێستاە لەسەر ئاستی جیهان ساڵی 2020 بۆ 2050 مەزەندە ئەکرێت کە 25 تریلیۆن و 200 میلیارد دلار بێت یەک جار تێچوێکی زۆری هەیە بۆ ئابووری جیهان ئەمە تەنها تێچووی دەرمان نییە بەڵکو هەموو تێچوەکانەگرێتەوە بۆ نمونە کەسێک کە نەخۆشە تەنها خۆی و بنەماڵەکەی ناکەونە ژێر کاریگەری و نەخۆشیە ئەو کەسە کە نەخۆشە بێت و بنەماڵەکەی لە چالاکی ئابوووریەکانی وڵات دواکەون ئەمە تێچوو بۆ ئەو وڵاتە بە دوای خۆیان ئەهێنێت وە لەسەر ئاستی جیهان تێچوەکانی نەخۆشی شێرپەنجە بۆ ئابوووریەکانی جیهان لە سەدا 0.55 نزیکەی سەدایەک لە کۆی بەرهەمی ناوخۆی جیهان لە وڵاتانی پێشکەوتووە گەرمانە باسی بکەین تێچوەکەی 12 تریلیۆن و 800 میلیارد دلارە کە لە سەدا 0.72 کۆی بەرهەمی ناوخۆی وڵاتانی پێشکەوتوو لە خۆی ئەگرێت بۆ وڵاتانی هەژار و وڵاتانی تازە پێگەیشت و داتاکان جیاوازن تێچوەکەی بۆ ئابوووریەکەیان 168 میلیارد دلارە لە سەدا 0.26 کۆی بەرهەمی ناوخۆی ئەو وڵاتانە تێچووی نەخۆشی شێرپەنجەیە بەڵام ئەگەر بێت و تێچووی خۆپاراستن و هۆشیاری لەبەر چاو بگرین 20 میلیارد دلارە کە لە سەدا سێی تێچووی تەندروستی گشتی ئەگرێتەوە واتە ئەو تێچووە کە بۆ تەندروستی گشتی تەرخانەکرێت لە سەدا سێی 20 میلیارد دلاری بۆ خۆپاراستن و بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە نەخۆشیەکان. وڵاتانی OECD واتە وڵاتانی ئەندام لە هاوکاری و پەرەپێدانی ئابووری 63 وڵاتن ئەم داتانە ئەمانەوە بەراوردی بکەین و بزانێکین بارودۆخەکە چەند خراپە و چەند ئەم نەخۆشیە کە قورسە لەسەر هاوڵاتیان لەسەر بنەماڵەکانیان لەسەر ئابووریش قورساییەکی یەکجار گەورە و گرنگی هەیە تێچووی ڕاستەوخۆی شێرپەنجە لەم وڵاتانە 494 میلیارد دلارە لە سەدا شەشی تێچوەکانی تەندروستی ئەگرێتەوە ئەگەر بمانەوە باسی دەرمان بکەین ساڵی 2024 تێچووی دەرمانکردنی نەخۆشی شێرپەنجە 252 میلیارد دلار بۆ پێشبینی ئەکرێت 2029 لەم وڵاتانە تێچوەگەی بگاتە 441 میلیارد دلار و قەبارەکەی بەردەوام لە بەرزبوونەوە لە بەرەوەی توش بووان بەردەوام ڕێژەکەیان لە بەرزبوونەوەیە تێچووی ناڕاستەوخۆ وەکو وتم هەندێک تێچووی ناڕاستەوخۆ لەسەر ئابووری وڵات دروست دەکات لەوانە کەمبوونەوەی بەرهەمی کارە واتە ئەگەر کەسەکە لە سووڕی چالاکی ئابوووریەکانیش نەکەوێتە دەرەوە دیارە بەرهەمهێنانی کەم ئەبێتەوە وزەی کەم ئەبێتەوە کە 179 میلیارد دلار زیان بە ئابووری جیهان ئەگەیەنێت و 3.1 میلیۆن کاریش بەهۆی ئەم نەخۆشیەوە ساڵانە لە دەست ئەچێ کامانە وەکوتم داتایەکی زۆر ڕاچڵەکێنەرن بۆ ئابووریە گەورەکانی جیهان و هەروەها بۆ پلاندا ڕێژەران ئەگەر بمانوێت باسی هۆشیارکردنەوە و چارەسەری پێشوەختە بکەین بزانێکین ئەمە چ سوودێکی بۆ ئابووری جیهانەیە ڕەنگە ئێمە بڵین لەبەرەوەی کە وڵاتان سوود لە فرۆشتنی دەرمانە بینن شوێن
ئەوە ناکەون کە هاوڵاتیان هوشیار بکەنەوە چارەسەری پێشوەختە بگرنە بەر نەخێوانیە لەبەرەوەی کە ئەمە سوود بە ئابووری وڵاتەکانیش ئەگەێنە جا ئێستا بە وردی پێتانەڵم هەر دۆلارێک کە لە هۆشیارکردنەوە خەرج ئەکرێت چەند تێچوو ئەگێڕێتەوە لەو تێچووە کە باسم کرد لەسەر ئابووری جیهان بەجێ ئەمێنێ بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە تێچووی خۆپاراستن لە نێوان ساڵی 2020 بۆ 2030 مەزەندە ئەکرێکە 232.9 میلیارد دلار بێ ئەڵێت ئەگەر ئەم تێچووە بکرێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆی کە هاوڵاتیان بە ئاگا بکرێنەوە بۆی زووتر نەخۆش هەست بە نەخۆشیەکە بکەن لە خۆیانە بۆی زووتر بتوانن ئەو ڕێکارانە بگرنە بەرکە نەخۆشیەکە دەست نیشانەکرێت وە شوێن چارەسەر ئەکەون هەندێک سوود بە دوای خۆیان ئەهێنێت ئەم تێچووە سوودەکەی چییە؟ ئەڵێ ئەگەر ئەم تێچووە بکرێت ساڵانە سوودە ئابوووریەکەی 2 تریلیۆن و 900 میلیارد دلارە واتە ئەم قەبارەیە لەو تێچووە کە پێشتر باسم کرد ئەگەڕێتەوە بە ئابووری وڵاتان واتە بۆ هەر یەک دۆلارێک کە بۆ هۆشیارکردنەوە خەرجەکرێت 12.4 دلار ئەگەڕێتەوە بۆ ئابووری وڵاتان بۆ نمونە چەند نمونەیەک هاتۆتەوە HPV کە کوتانی HPV لەسەر ئاستی جیهان پەرە ئەسێنێت بۆ 1 دلار تێچوو کە بۆ کوتانی HPV خەرج ئەکرێت 6 دلار و 20 سنت بۆ ئابووری وڵات ئەگەڕێتەوە لە تێچوەکانی شێرپەنجە کەم ئەبێتەوە و ئەگەر بێت و نەخۆشیەکە زوو پێی بزانرێت زوو دەستنیشان بکرێت بە تایبەتی لە شێرپەنجەی مەمکا بۆ هەر 1 دلارێک 7.8 دلار تێچوو بۆ ئەو وڵاتە ئەگەڕێتەوە واتە ئەگەر بێت و وڵاتان بکەونە خۆ بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان و بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان تێچوەکانیان زۆر لەوە کەمترە بێت کە بەهۆی نەخۆشیەکەوە لەسەر ئابووری وڵاتەکەیان بەجێمێنێت وڵاتانی تازە پێگەیشت و ئەگەر بڵین باسی تێچووی خۆپاراستن و هۆشیارەکەیان بکەین 11.4 میلیارد دلار سوودە ئابووریەکەی 100 میلیارد دلارە بێت ئەگەر 11 میلیارد دلار خەرج بکەن 100 میلیارد دلار بۆ ئابووری ئەو وڵاتە ئەگەڕێتەوە سوودی ئابووری بە وڵاتانە ئەگەێنێت بابزانین زانیاری زیاتر باسی توشبووان لە هەرێمی کوردستان بکەین وەکو وتمەم داتانە بێگومان منیش حەز ناکەم باسی بکەم و ئێوەش حەستان لە گوێگرتنی نییە بەڵام ئەمانە ئەو ڕاستیانن کە ئەبێ بیانزانین بۆی بە ئاگاتر بین لە هەر 150,000 کەس لە هەرێمی کوردستان 151 توشبووی شێرپەنجەمان هەیە ئەگەر بمانێ بە دیاریکراوی باسی پارێزگای سلێمانیش بکەین 3310 توشبوو هەیە کە لەم ژمارەیە 201یان منداڵن لە 106.1 توشبووان لە سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی توشبووانی منداڵن هیوای زوو چاکبوونەوەمان هەیە بۆ توشبووان و هیوادارین کە هاوڵاتیانمان لە هەموو کوردستان لە هەموو چوار پارچەی کوردستان پارێزراو بن لەم نەخۆشیەوە ئێمەش وەکو تاک هەرچێکمان لەدەست بێ بێگومان دەریغی ناکەین بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان و بۆی کە هۆشیاری بین بە هاوڵاتیان کە زیاتر لە کاتی ئەو نەخۆشیەیە بزانن کە ئەبێت چی بکەن و بزانن کە ئەبێت چ ڕێکارێک بگرنە بەر. جیاواز لە بابەتی شێرپەنجاوە مانگی ئاگادارکردنەوە هۆشیاری شێرپەنجە چمە لای بازاری کاغەزەداراییەکانی عراق. بازاری کاغەزەداراییەکانی عراق لە دۆخێکی خراپایە. قەبارەی مامەڵەی مانگانەی بۆ نزیکەی نیوە کەمی کردووە. دامەزراوەی عراق مستەقبل کە تایبەتە بە توێژینەوە و ڕاوێژکاری ئابووری ڕایگەیاندووە بازاری کاغەزەداراییەکانی عراق لە دۆخێکی خراپایە و قەبارەکەی دابەزیوە. بە گوێرەی دامەزراوەکە قەبارەی ئاڵوگۆڕی بازاری کاغەزەداراییەکانی عراق لە نیوەی یەکەمی ساڵی ڕابردوو مانگانە 53 میلیارد دینار بووە لە کاتێکا لە نیوەی یەکەمی ئەم ساڵا دابەزیوە بۆ 32 میلیارد دیناری مانگانە. ئەوەش خراوەتە ڕوو کە قەبارەی مامەڵەی مانگانەی بازارەکە بە ڕێژەی لە 38 دابەزیوە. با بە کورتی باسی بازاری کاغەزەدارەکانی عراقیش بکەین بزانین ئەو چ گۆڕانکاریەکی بەسەرهاتۆ کە ئاڵێن بارودۆخەکەی باش نییە. جا ئەم بازارە بازارێکە کە مامەڵەی پشکی تیاکرێت گرێبەستی تیا ئەنجامەدرێت بە گشتی هەتاوەکو ئەم ساڵ هەتاوەکو ساڵی 2025 شەشمانگی سەرەتای ساڵی 2025 104 کۆمپانیا لەو بازارە خۆیان تۆمار کردووە. گەرمێ باسی جیاوازی ئاڵوگۆڕەکان جیاوازی مامەڵەکان و گرێبەستەکان بکەم لە ماوەی شەشمانگی سەرەتای ساڵی ڕابردوو شەشمانگی سەرەتای ئەمساڵ ساڵی ڕابردوو قەبارەی ئاڵوگۆڕەکان لە شەشمانگی سەرەتا و نیوەی یەکەمی ساڵە 183 میلیار و 700 میلیۆن دینار بووە کە ئەم ساڵ نیوەی یەکەمی ئەم ساڵ بۆ 111 میلیار و 300 میلیۆن دینار دابەزیوە.
ژمارەی پشکەکانیش بە هەمان شێوە دابەزینیان تۆمار کردو. ساڵی 2024 بە دیاریکراوی 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو 175.6 میلیارد پشک هەبووە، ئەم ساڵ بۆ 81.6 میلیارد پشک دابەزیوە. دیسان ژمارەی پشکەکانیش دابەزینەکەیان بەرچاوە، بەڵام ژمارەی گرێبەستەکانیش بە هەمان شێوە لە سەرڕێڕەوی دابەزین بووە. نیوەی یەکەمی ساڵی ڕابردوو 48.1 هزار گرێبەست کراوە لە بازارەکە، ئەم ساڵ بۆ 37,500 گرێبەست دابەزیوە. تەنها لە ڕووی بەهای بازاڕیەوە ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی تۆمار کردووە کە ساڵی 2024 نیوەی یەکەمی ساڵی 2024 18.6 تریلیۆن دینار بووە و ئەم ساڵ بۆ 22.04 تریلیۆن دینار واتە 22 تریلیۆن و 40 میلیارد دینار بەرز بووەتەوە. بە باسێکی جیاوازی مانگەکەش بکەین تێکڕای مانگانە ئاڵوگۆڕی مانگانە کاڵێن دابەزێنی بەسەرا هاتووە. ساڵی 2024 نیوەی یەکەم بە تێکڕای 53 میلیارد دینار و ساڵی 2025 ئەم ساڵ 32 میلیارد دینار بۆ قەبارەی ئاڵوگۆڕی مانگانە لە بازاڕی کاغەزە داراییەکانی عێراق. ئێستا هەر هەواڵێکم پێ دەربارەی عێراق، بەڵام ڕۆژنامەیەکی بەریتانی باسی کردووە، باسی لەوە کردووە کە لە ئێستاە بەغا پێشکەوتنێکی بەرچاوی لە بواری بیناسازیە بەخۆیەوە بینیوە کە لە ماوەی 22 ساڵی ڕابردووە هاوشێوەی نەبووە. گۆڕانکاریەکان گۆڤارەکە ڕۆژنامەکە ئەڵێکا بە تەواوەتی بە شەقام و باڵەخانەکانی بەغاوە دیارن. ڕۆژنامەی The Economist بەریتانی راپۆرتێکی لەبارەی گەشەسەندنی بواری بیناسازی لە بەغا بڵاو کردووەتەوە. ئەڵێت بەغا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە، سیمای شارێکی پێشکەوتووی وەرگرتووە. ڕۆژنامەکە ئەڵێت ئەمە یەکەم جارە لە دوای ساڵی 2003ەوە بەغا پێشکەوتنێکی لەو شێوەیە بەخۆیەوە ببینێت. جەختیشی لەوە کردووەتەوە کە سەرەڕای زۆری ژمارەی دانیشتوانی عێراق بەغا بە تەواوەتی سیمای شارێکی پێشکەوتی پێوە دیارە. ئەمەش بووەتە هۆکاری ئەوەی وێناکەی لە بەرچاوی جیهانیشە بگۆڕێت. سەرۆکی ژووری بازرگانی ئێران چین لە گفتوگۆیەکی تەلەڤیزۆنیدا لەگەڵ میدیاکانی ناوخۆی ئەو وڵاتە ئەڵێت پێشبینیە کات کە پەیوەندیە بازرگانیەکانی تاران و پەکین تەنانەت لە دوای چالاکردنەوەی میکانیزمی سناپباک و گەڕانەوەی سزانێ و دەوڵەتیەکان گۆڕانکاری بەسەران نایەت. مەجید ڕەزا حەریری ئەڵێت هەتا ئێستا هەڵوێستی چین بۆ سزاکانی ئەمریکا ئەوەیە کە ئەو سزانە تاکلایەنە و ستەمکارانن و پابەن نابن. ئەشڵێت سزاکانی نەتەوە یەکگرتووەکان پەیوەندی بە بازرگانیەوە نییە، پەیوەندی بە پیشەسازی ئەتۆمی و موشکیەوە هەیە. بەو هۆکارانەش پێشبینیە کات قەبارەی بازرگانی وڵاتەکەی لەگەڵ چین لە ئاستی 70 میلیارد دۆلارە بمێنێتەوە. لێرەیە لە دوای ئەو قسانی سەرۆکی ژووری بازرگانی ئێران چین ئەمە باسێکی ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندی ئابوووریەکانی ئێران و چینتان بۆ بکەم لەبەرەوەی کە بیرمان نەچێتەوە. چین وڵاتێک بوو کە بە زۆری توانی ئێران لە سزا ئابوووریەکان دەرباز بکاجا بە مامەڵەی ئاشکرا و ڕاستەوخۆیان بە مامەڵەی ژێربەژێر و کڕینی نەوت. بۆ نمونە کە چین نەوتی ئێران ئەکرێت لە داتاکانی لە داتا گومرگەکانی چینا سفرا کڕینی نەوتی چین لە ئێران لە کاتێکا کە ئەزانین زیاتر لە سەدانەوەدی نەوتی ئێران بە چین ئەفرۆشێت. قەبارەی بازرگانی ساڵی 2024 بەوتەی هەر ئەو بەرپرسە کە باسم کرد 70 میلیارد دۆلار بووە کە 32 میلیارد دۆلاری بازرگانی نانەوتی بووە، بەس ئەوی تری بازرگانی نەوتی بووە. هەناردەی ئێران بۆ چین 14.8 میلیارد دۆلار و هاوردەی ئێرانیش 19.3 میلیارد دۆلارە لە چینەوە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین
پەیوەندیەکان بە شێوەیەکن. نیوە یەکەمی ئەم ساڵ نیوە یەکەمی ساڵی 2025 هەناردەی نەوتی ئێران بۆ چین لە نێوان 1.3 میلیۆن بەرمیل بۆ 1.4 میلیۆن بەرمیل بووە، بەڵام لە هەندێک حاڵەتە ئەم ساڵ و کۆتایی ساڵی 2024 بۆ 1.8 میلیۆن بەرمیلیش بەرز بووەتەوە. لە سەدانەوەدی وەکوتم هەناردەی نەوتی ئێران بۆ چینە زۆر جار لە ڕێگەی کەشتیە تارماییەکانەوە ئاڵای کەشتیەکانە گۆڕدرێت بە ناوی نەوتی وڵاتی ترەوە ئەچێ بۆ چین. داشکاندنی نەوتی کردووە ئێران بۆ چین بۆی کە بتوانێت نەوتەکەی لە وڵاتە ساخت بکاتەوە بۆ هەر بەرمیلێک 3.5 دلار داشکاندنی بۆ چین کردووە تا نەوت بە هەر نرخێک بێ 3.5 دلار کەمتر بۆ نرخە ئەیفرۆشێ بە چین. بازان یاری زیاتر هەر لەبارەی پەیوەندیە ئابووری بازرگانیەکانی ئێران و چینەوە وەربگرین. هەناردەی ئێران بۆ چین بەرهەمی کانزایی و پترۆکیمیا و خۆراکن، ئەمە نەوتیشی دێتە سەر لە بەرەوەی کە نەوتێکی زۆری بە وڵاتە ئەفرۆشەوە. هاوردەی ئێران لە چینەوە فرە چەشنە، بەڵام گرنگترینیان ئامێرەکان و جلوبەرگ و بەرهەمی کارەبایی و ئۆتۆمبیل و پارچەی ئۆتۆمبیلە. وە بەرهێنانی چین لە ئێران زۆر گرنگە کە بزانین ئێران لەگەڵ چین گرێبەستێکی 25 ساڵیان هەیە بۆ بەرهێنان لە وڵاتە، بەڵام هەتاوەکو ئێستا ئەوترێ لە 2007 بۆ 2025 تەنها کەمتر لە 5 میلیارد دلار لەلایەن چینەوە لە ئێران وە بەرهێنان کراوە. مە لە ئاستی چاوەڕوانیەکانی وڵاتیانە بێگومان. بازرگانی چین لەگەڵ وڵاتانی جیهان ئەگەر بمێ بۆتان باس بکەم، چین ساڵی 2024 لەگەڵ وڵاتانی جیهان 6 تریلیۆن و 100 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی هەبووە. تەنها هەناردەکەی بۆ وڵاتانی جیهان 3.5 تریلیۆن دلار بووە و هاوردەکەی 2.5 تریلیۆن دلار بووە. هاوبەشە بازرگانیە گرنگەکانی چین سەرەتا ئەمریکایە بە قەباری بازرگانی 982 میلیارد دلار، دواتر ئەوروپایە بە 785.8 میلیارد دلار و ئاسیاش وڵاتانی ئاسیایش بە 688.3 میلیارد دلار. باشە کە بزانین لە نێوان هاوبەشە بازرگانیەکانی چینە ئێران تەنان لە ڕێزبەندی 25 وڵاتی سەرەکی شانیە و لە هاوبەشە زۆر گرنگەکان ڕەنگە نەبێ بۆ ئەو وڵاتە. بازرگانی ئێرانیش لەگەڵ وڵاتانی جیهان بەم شێوەیە. ساڵی 2024 ئێران 99.7 میلیارد دلار بازرگانی کردووە لەگەڵ وڵاتانی جیهان کە هەناردەکەی 6.2 میلیارد دلار بووە، هاوردەکەی 39.5 میلیارد دلار بووە. هاوبەشە بازرگانیەکانی ئێران سەرەتا چینە، ینی چین ڕۆڵێکی گرنگە بینێ لە بازرگانی و ئابووری ئێرانە بە 7 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی، دواتر ئیماراتە کە 29 میلیارد دلارە قەبارەی بازرگانەکان و لە کۆتاییشە عێراق لە ڕیزبەندی سێمە دێ بە 12 میلیارد دلار قەبارەی بازرگانی لە نێوانیانە. بەم هەواڵانە کۆتایی بە هەواڵ ئابووریەکانی ئەمڕۆ هێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. زۆر سپاس کە بینەرمان بوون.